ماڵی براکانی مەلا ڕێبوارە لە قەزای چەمچەماڵ ئەو گەنجەی نزیکەی مانگێک لەمەوبەر لەلایەن دەستێکی نادیارەوە لە وڵاتی ئەڵمانیا دەدرێتە بەرچەخۆ و دەکوژرێت. ئێستا خانەوەدەکەی نیگەرانن لەوەی لەو ماوەیەدا پۆلیسی ئەڵمانیا نەیتوانیوە سەرەداوێکی لەسەر ئەو دۆسەیە دەستکەوێ. هەر بۆیە براکانی دەستی هاوخەمی و هاوکاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و کاربەدەستانی ئەم هەرێمە درێژ دەکەن تاوەکو لەم قۆناغەدا بەدەنگیانەوە بێن. لە کاتی ئیشکردنە بەرەو ماڵ بڕاتەوە ئەو کوڕی بنام لە کاتی گەڕانەوە چەند کەسێک نازانێت چەندێکە پێنجە دەیە بە چۆڵی ڕشەکە دێت سەری من خۆشم کاتێک زانیم ڕۆژی شەممە ساعات پێنج دیوارە زانیم پێمان ئەوی دەکاکە کوڕێ برات نایمە لە ڕێبارە کوژراوە کێشەی لەگە کەسان نەبووە بەس کێشەی ئەوەنەوەی ماڵ خەزووران مەگە ماڵ خەزوورانمە کێشە مەگە ماڵ خەزوورانمێ هەر ئەوە نەوێت هەتا ئەو ڕۆژێکی کە شەید کرا کێشەی نەبوو لەگەڵ هیچ کەسێکە برادەرەکانی لەوێ سوالم لیان کردە ئەو کوڕی ئامۆزام مەسەن لەوێ وتی کێشەی نەبوو لەگەڵ هیچ کەسێکە تا هیچمان پێ نەگەیشتووە هەر لە سەبرکەن تقریبا لە 26 مانگ وای لاتووە و تقریبا 25 ڕۆژە بێت ئاوە هیچیان پێمان نەوتووە ئێمەش داوا ئەکەین لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی ئەڵمانیا بە زوودنی کات ئەو کێشەمان بۆ سارەسەر بکات. لەلایەن دەستێکی نادیارەوە شەهید کرا بە چاقۆ و بە ساتوری هێرشکراوتە سەری بە شێوازێکی زۆر دڕندانە کوژراوە. ئەوە جێیدا خاتا ئێستاکە ئێمە هیچ هەواڵێکمان نییە هیچ سەرداوێکمان نییە بۆ ئەوی بتوانین بەدادۆچنی زیاتری بۆ بکەین. ئەوەی کە هەیە حکوومەتی ئەڵمانیا پەیوەندیمان پێوە ئەکات ئەڵێت تا ئێستا ئێمە هیچمان نەدۆزیوەتەوە. ئێمە لێرەوە بەڕاستی داواکاری لە حزب و لایەنە سیاسەکانەکەین لە هەر بەڕێزێک ئەەکەین کە هاوکارمان بێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین داوا لە کۆنسڵخانەکانی وڵاتانەکەین لێرە بەجددی بێنە سەر خەت بۆ ئەوی خوێنی براکەمان ون نەبێت و بەزیایان نەچێت لەبەرەوەی ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ هیچ لایەنێکنا نییە لەگەڵ هیچ کەسێکە کێشەمان نەبووە تەنانەت ڕەحمەتیش نزیکی وە 13 ساڵە لە وڵاتەیە هیچ کێشەیەکی نەبووە ئەو یەکەوەی ئەمریکا بزانین واگەر کێشەیەکشی هەبوایە ڕاستەوخۆ پێ ئاگادارمانی ئەکردەوە بەڵام هیچ کێشەیەکی لەگەڵ یەک لایەنێکە نەبووە تەنانەت بەتەما بووە بێتەوە سەردانمان بکە بەداخەوە تەرمەکەی گەیشتەوە لامەن داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرپرسان بەجددی بێنە سەر خەت هاوکارمان بن بۆی ئێمەوە نزیک 25 ڕۆژە هەتا ئێستاکە هیچ شتێکمان نییە تا بتوانین سەبووری خۆمانی پێ بدەینەوە. داواکاریەکان گەیاندا قایمقامی قەزای چەمچەماڵ بۆ ئەوەی دەنگیان بگەێنێتە بەرپرسانی باڵا تاوەکولانی کەم یەکێک لە براکانی بنێردرێنە وڵاتی ئەڵمانیا بە مەبەستی بە دوواداچوون و لە نزیکەوە بە ئاگابوون لە وردەکاری ئەو کەیسە و بە هاوکاری هاوڕێکانی ڕێبواری قوربانی هەوڵێک بدەن بۆ پەردەلابردن لەسەر ئەو تاوانە. سراومان بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی کرد لە ڕێگەی بەڕێز پارێزگاوە داوا لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بکرێت بۆی بە دوواداچوونیان بکات. دەما لەلایەکی تریشەوە پەیوەندیمان بە نووسنگەی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتەوە کرد و ئەوان ئامادەیان دەربڕی کە بە زووترین کات بنەماڵی ئەو خاوەن قوربانیە ببینن و چی لە دەسەڵاتی هەم نووسنگە و هەم شخصی جەنابی کاقوباتیش بێت بە دوواداچوونیان بۆ بکەن و ئەوەی کاری ئەوانە و لەتوانێت ئەوان دابێت درێغی ناکەن. مەلا ڕێبواری ماوەی 13 ساڵە لە وڵاتی ئەڵمانیا دەژی و خانەوەدەکەی دەڵێن وەکو ئاگادارن و هاوڕێکانی باسی دەکەن کێشەی لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە تاوەکو گومان لای ئەوان دروست بکات. خانەوەدەی ڕێبوار تاوەکو ئێستا ماتەمبارن و تەنها دڵخۆشیان سەردانیکردنی گۆڕی مەلا ڕێبوارە و لە ئێستاشدا چاوی ئومێدیان لە بەرپرسانی هەرێمەکەی خۆیانە تاوەکو لەو کەیسەدا هاوکاریان بن. حکوومەتی ئەڵمانیاش لە ڕاگەیاندنەکانی خۆیەوە ڕاگەیاندووە خەڵاتی 5,000 یۆرۆی بۆ ئەو کەسە داناوە کە زانیاریەک لەبارەی ئەو کەیسەوە بخاتە ڕوو. مەجید حەمید، گەلی کوردستان، چەمچەماڵ.